لا بەرنامەی چاویگەلی کوردستان ئەسڵاوی ئێمەتان لێبێت ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش بێت ومێ دەکەم گشتلایەکتان لە ساغ و تەندروستێکی باشتان هەبێت بە یارمەتی هاوکارانم بەرنمەیەکی نوێتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ باز لە بابەتێک دەکەین، باز لە کێشە و گیرروگرفت و بربەستەکانی بەردەم خاوەن پێداویستی تایبەت دەکەین و لە نێویاندا نابیستەکان. هەڵبەت هەریەک لە خاوەن پێداویستی تایبەتەکان لە ژیانی ڕۆژانەیاندا چەندین گیرروگرفت و بربەست دێتە بەردەمیان لە ژیانی ڕۆژانەیاندا، بەڵام ئێمە زیاتر ئەمڕۆ باز لە نابیستان دەکەین گرفتەکان ئەو کێشە و گیرروگرفتانی کە ڕۆژانە دێتە بەردەم نابیستەکان چین و خۆی لە چیدا دەبینێتەوە لە ژیانی ڕۆژانەدا، هەر لە سەردانکردنی پزیشکێکەوە یاخود لە پرۆسی خوێندندا یان لە فەرمانگەکاندا. ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت لە چەند ڕۆژی ڕابردوودا بڵین لە ماوەی ڕابردوودا خولێکی ڕاهێنانیان کردبوو بۆ ژمارەیەک لە فەرمانبەران کە ڕاهێنانیان پێ دەکردن لە سەر زمانی ئاماژە بۆی کە کاتێکان نابیستێک ڕوو دەکاتە فەرمانگەکان ئەم فەرمانبەرانە کە زمانی ئاماژە دەزانن بتوانن هاوکاریان بکەن و ڕێنیشاندەریان من بۆ ئەوەی کە مامەڵەکانیان تەواو بکەن، ئەوەندە پێویستیان بە کەسێک نەبێ کە سوکارەکانیان نەبێت کە لەگە خۆیان دابیبن بۆی کە وەرگێڕانیان بۆ بکەن. و لەگەڵ هەموو ئەمانەشدا ئایا ئەرکی حکومەت چی دەبێت لە بەرامبەر خاوەن پێداویستی تایبەتەکان بە شێوەیەکی گشتی و بە تایبەت نابیستان و ناگفتەکان. ئەمە بابەتی سەرەکی ئەمڕۆمان دەبێت گفتوگوی لەسەر دەکەین لەگەڵ شارۆ شاهۆ کە بەڕێزیان بەڕێوەبەری پرۆژەی زمانی ئاماژەن لە ڕێکخراوی CDO، محەممەد گەزنەی کە بەڕێزیان بەڕێوەبەری تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هەولێر و بە شوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەن. کاک شارۆ، کاک محەممەد، بەیانیتان باش و بەخێر هاتن. زۆر سپاس. سەرەتای بەرنامە بە گرافیک دەست پێ دەکەین، هەندێک زانیاری. زۆر سپاس کاک محەممەد. هەندێک زانیاری لەسەر بابەتەکە دەخێنە ڕوو، دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم، کێشەکانی نابیست و ناگفتەکان کە 23 ئەیلول بە ڕۆژی جیهانی زمانی ئاماژە دانراوە. دەچینە گرافیکی دواتر. هەفتە ملیۆن کەس لەسەر تاسەری جیهاندا نابیست و ناگفتن. یان بڵێن لە 180 لە وڵاتانی تازە پێگەیشتوودان و 300 زمانی ئاماژەیان هەیە. کاک شارۆ، سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم. ساڵانە لە گرافیکەشدا هاتبوو کە دەڵێ 23 کە ڕۆژی جیهانی زمانی ئاماژە لەسەر ئاستی نەودەوڵەتی هەڵبەت چەندین چالاکی ئەنجام دەدرێت و هەفتەیەک درێژی هەیە چالاکیەکان، بەڵام ئێوە چالاکیەکانتان پێش ئەو کاتە دەستی پێکردبوو پرۆژەیەکی ڕاهێنان بوو بە فەرمانبەران. پێم خۆشە سەرەتا لە پرۆژەکە دەست پێ بکەین، لە پرۆژەکە کەی دەستی پێکرد وەکەی تەواو بوو، ئامانجی ئێوە لەکردنەوەی پرۆژەیەدا چی بووە؟ بەڵێ، سەرەتا دەستان خۆش بێت. ئێمە وەکو ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO پاش ئەوەی کە بیرمان کردەوە لەوەی کە خزمەتێکی جیاواز پێشکەش بە نابیستان بکەین بۆ پێی کە نابیستان ئیمڕۆ بەربەستێک و گیرروگرفتێکی زۆریان هەیە لە کۆمەڵگایە لە ڕووی ئەوەی کە کەمترین کەس زمانی ئاماژە دەزانێت و تا ڕادێکیش کۆمەلگایکی داخراون و تووشی گیرروگرفتی زۆریش بوون لە داوم دەستگا حکومیەکانە لەوەی کە کاتێ مامەڵەکانیان ڕای دەکەن یاخود کاروبارێکی یاساییان هەیە کەسێک نییە بۆ بتوانێت و بە شێوەکی باش و ڕێکوپێک وەرگێڕانیان بۆ بکات. ئەمە پاشەوەی بیرمان کردەوە دوو وەرگێڕمان هەبوو لە شاری سلێمانیە، مامۆستا بەهار و مامۆستا گۆزار وەکو دوو کەس بوون کە تەمەنیان بەڕاستی سەرکەوتووە و ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئەوان ببنە دەست پێشخەرێک بۆ ئەوەی کە کۆمەڵێک گەنج، کۆمەڵە کەسی لە نێونەراتی دام و دەستگا حکومیەکان ڕابهێنن بۆی فێری زمانی ئاماژە ببن. سەرەتا ئێمە بیرۆکەکەمان پێشکەشی قۆنسوڵی ئەڵمانیا کرد، بە خۆشحاڵی و ئەوان بیرۆکەی ئەمەیان قبوڵ کرد بۆ ئەوەی کە 19 وەرگێڕی زمانی ئاماژە پێ بگەێنین بۆیە زۆر بە باشی فێری زمانەکە ببن و بتوان یارمەتی نابیستان. ئەو کەسانیان ئەو فەرمانبەرانە خۆیان پێشتر کەمێک لە زمانی ئاماژیان نەزانی یاخود هیچیان نازانی، بەس ئارەزویانە کرد فێر بن. نەخێر هیچیان نەدەزانی. سەرەتا ڕەنگە شتێکی ئەساسیاتێکیان زانی بێت، بەڵام
ئێمە پاش ئەوەی کە ئاماژەم پێکرد کە لە قۆنسڵی ئەڵمانی هاوکاریەکان قبول کردوبوون بە هاوبەشمان ئێمەش بە هەمانگی لەگەڵ وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتیە داداشنامێکی لەکتێژمان واژوو کردو بۆ ئەوەی دەست بکەین بە ئیشەکانمان. سەرەتا لە ڕێنووسایی فەرمیوانێدا دەستگا حکوومیەکان لەوانە سەرۆکایەتی شارەوانی بەڕێبەراتی پۆلیس و بەڕێبەراتی توندیژی خێزانی و بەڕێبەراتی تەندروستی ئەم چەند لایەنێکی تریشمان ئاگادار کردەوە بۆ ئەوەی نوێنەری خۆیان دەستنیشان بکەن بۆی کە بەشداری خولەکەی ئێمە بکەن و خولەکەشمان بۆ ماوەی 14 هەفتە بوو 3 مانگونی و بۆ ئەوەی بتوانن بە باشی فێری زمانی ئاماژە بن و دوجار هەر نابیستێک هەر کەسێک کە توانای بیستنی باش نییە لە دام دەستگا حکوومیەکانە ئەو بەشداریبوانی ئێمە بتوان یارمەتیان بن. زۆر باشە. دەستەکانە خۆش بێ با بچینە لای کاک محەممەد. کاک محەممەد، ئێوە وەکو لایانی پەیوەندیدار یعنی چی کراوە بۆ خاوەن پێداویستێ تایبەتەکان بە شێوەیەکی گشتی و بە تایبەت بۆ نابیست و ناگفتەکان خزمەتگوزاریەکان بۆ ئەوان لە ماوەی ڕابردوودا چیان بۆ کراوە؟ کاک محەممەد، زۆر سپاس بۆ گەلی کوردستان. بەڕاستی تەوەریە و بەرنامەیە یەکە لە تەوەرە. بەڵێ ئەلو زۆر سپاسان دەکەین. بەڕاستی تەوەری ئەم بەرنامەیە یەکێ لە تەوەرە هەر گرنگەکان دەستخۆشیتان لێ دەکەین بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە. بەڕاستی ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئێمە لە چەندین لایەن ئیش لەسەر خاوەن پێداویست تایبەتیەکان دەکەین. یەکێک لەو سێکتەرانی کەوا من ئیشی لێ دەکەم دابینکردنی موچەیە بۆ خاوەن پێداویستی تایبەت بەگشتی و من ضمنی هاش لە نابیستان. بەڵێ جگەل لەوەی کە لە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر پەیمانگای هیوای نابیستان هەیە کە کۆمەڵی قوتابی لەم پەیمانگایە دەخوێنن کە هەم مامۆستای ئاماژەشەیە هەم قوتابی هەنا و خەڵکانێکی زۆر بە ئەزمونمان هەیە لەم بوارە و هەروە لە بەڕێوەبەرایەتێکی خۆمیش فەرمانبەرم هەیە کەوا زمانی ئاماژە دەزانێت بە تایبەت بۆ ئەو کەم ئەندامانەیە ئەو نابیستانەی کە دین سەردانی ئێمە دەکەن. لە ئەو هەتاوەکو ئێستا کە ئەوەی لە سنووری پارێزگای هەولێر جگە لە ئیدارەی سەر بەخۆی سۆران کە ئێستا ئیدارەی سەر بەخۆیە نزیکەی 1698 کەس نابیستن موچەی کەم ئەندامی لە بەڕێوەبەراتی ما وەردەگرن. و ئەوەندەی من زانیاریم لەسەر ئیشەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەیە هەم لە بەڕێوەبەرایەتی گشتی تەنانەت لە وەزارەتی ئێمەش خەڵکانێکمان هەیە کەوا زمانی ئاماژە دەزانێت بە تایبەت بۆ ئەو نابیستانی کەوا دەچن سەردانی ئەم بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتی گشتی وەزارەت دەکەن. ئێمە تەمەنا دەکەین لە ساڵی داهاتوو بتوانین لە زۆربەی ئەگەر هەمووش نەبێت لە هەندێک لە بەشێک لە دایرە ئەوانەی کە پێویستن کەوا نابیستان سەردان دەکەن بتوانین کەوا خەڵکانێک لەوێ فێری زمانی ئاماژە بکرێن یاخود هیچ نەبێت لە پەیمانگای هیوای نابیستان لەوێ ئەو کەسانی کەوا نابیستن سەردانی بەڕێوەبەرایەتی و یان فەرمانەکانی حکوومەت دەکەن کەسێکی لەگەڵیان بنێرن کەوا زمانی ئاماژە بزانێت کە بەڕاستی ئەمە کێشەیەک بووە لە بەشێک لە فەرمانەکانی حکوومەت کە خەڵکێکی نابیست سەردانی کردووە نەتواندراوە داواکاریەکەی وەک خۆی بگەێنێ. ئێوە نەتانتوانیوە ئەوەی تا ئێستاشکەوە موچەی بۆ دابین نەکراوە کەوا مامەڵێ هەر کاتێک هەماهەنگیتان هەبوو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تر بتوانن ئەو کارە بکەن؟ پێگومانیمە هەمە بەڵێ بێگومانیمە هەماهەنگیمانە بۆ جاری وەکو خۆی یەکەمێن پەیمانگای هیوای نابیستانمان هەیە هەر کاتێک نابیست داوای کرد بێتکەوە کەسێکی وەرگێڕی بۆ لەگەڵ بچێت بۆ فەرمانەکانی حکوومەت کە ئەم پەیمانگایە درێغی نەکردووە تەنانەت لە پرۆسی هاوسەرگیری بەدەیان جارکەوە دارگاکانی هەولێر نووسرا بۆ بەڕێوەبەراتی گشتی دەکەن بۆ دەستنیشانکردنی وەرگێڕ یاخودەوەی کە بتوانی بە زمانی ئاماژە قسە بکات. ئەومان تا بەڵام باشتر لەوەیەکەوە نابیستێک بێوێ سەردانی فەرمانگەیەکە پێشتر بە
هیوای نابستان بڵێت و داوای کەسێ بکات ئەجا لەگە خۆی دابی با بۆ فەرمانگەکە بەڵام ئەگەر بکرێت بە مەرج لە فەرمانگەکانە کەسانێک هەبن کە زمانی ئاماژە بزانن ئەوە کار ئاسانەیەکی زۆر دەبێت بۆ نابستان دروستە؟ وایە ئێمە خۆی داوامان کردووە بەڕێوەبەراتی گشتی لەسەر هەیە لەسەر ئەم بابەتە کە بتوانین لە زۆربەی هەر زۆری فەرمانەکانی حکوومەت کەسێک هەبێت کە بتوانێت زمانی ئاماژە بزانێت ئێمە دەتوانین بڵین لە ساڵانی ئایندا بتوانین ئەو پرۆژەیە زیاتر بەرەو پێش بین لە زۆربەی هەر زۆری ئەو دایرانەی کەوا زەڕورن خەڵکێک هەبێت زمانی ئاماژە بزانێت بۆ ئەوەی نابستان بتوانن کارەکانی خۆیان ڕای بکەن. بەڵێ دەست خۆش کاک محەممەد بابگەڕێمە لای کاکشارۆ کاکشارۆ بۆ پێ ئێوە بەرکەوتنتان ڕەنگە زۆر بێ لەگەڵ نابستاندا لە دیارترین ئەو گیرۆگرفتانی کە ئەوان باسی ئەەکەن یا ئاماژەی پێدەدەن بڵم باشترە دیارترین گیرۆگرفتەکانیان چین کە لە ژیانی ڕۆژانیاندا ڕوبەڕوێ بنەوە. بەڵێ دەست خۆش سەرەتا دیارترین و گیرۆگرفتانیان گیرۆگرفتی ئەوەیە کە خەڵکێکی زۆر نییە لە پەیام و ئەو قسە و باسە ڕۆژانەیەنی کە هیانە لیان تێ بکات بۆ پێی ئەوانیش خۆیان زیاتر کۆمەڵگایکی داخراون لەناو خۆیانە پەیوەندیەکان زیاتر ئاڕاستاکەن و دیارترین و کێشانش ئەگەر کۆی بکەینەوە توانین لە دوو خاڵا کۆی بکەینەوە کەمیان وەکوی یەکەم ئاماژەم پێکرد پرسی وەرگێڕان بوو وەرگێڕ بوو بۆیان دومینیان پرسی ئابووریە بەڕاستی زۆرێک لە نابستەکان بەدەست کێشەی ئابووریەوە ناڵێنن بۆ پێی کە کەمترین دەرفەتی کاریان پێدرێت بۆی ئەمەش لەم سۆنگەوە کە بیرمان کردەوە لە پرۆژەکەی خۆمانە سێ نابیست وەربگرین کە بۆ یەکەم جارە ڕێکخاوێکی NGOی لۆکەڵ بتوانێت سێ نابیست وەربگرێت و بیکا بە ستاف لەناو پرۆژەکەی خۆیان ئێمە کاتێ ئەو نابیستەمان وەرگرت درکمان نەکرد بەوەی کە ئەمان بەڵێتوانن کارەکانی خۆیان زۆر بەباشی بکەن و زۆر بەباشی ئەو ئەرکانی کە پێیانە سپێرین جێبەجێ بکەن. گیرۆگرفتەکانیان زۆرن بەڕاستی لە دیارتیەکانیان وەکو ئاماژەم پێکرد زۆریان گیرۆگرفتی ئابووریان هەیە زۆریان ئیمڕۆ ئێستا ویستیانەوەیە کە مۆڵەتی شۆفێری دەربێنن بەڵام بەڵێکێک لە گرفتەکانیان کە بەڕێبەراتی هاتوچۆ بەپێ ئەو ڕێنمانەی کە لە بەردەمیانە کەمترین چانسیان ناوە بەوەی کە نابستان مافیان هەبێت کە مۆڵەتی هاتوچۆ دەربێن کە لە کاتێکا لە وڵاتانی دەرەوە وڵاتە ئەوروپیەکان هەتا ئەمریکاش مافیان هەیە کە ئەو مۆڵەتە وەربگرن. کاک محەممەد سەبارەت بە پێدانی مۆڵەت بە نابستان و ناگفتان هیچ ڕێنماییکی تازە یاخود هیچ بابەتێکی تازە لەو بارەوە هەیە کە بتوانن نابستانیش بۆ لەمە و دوا مۆڵەتی شۆفێری وەربگرن؟ بەڵێ خۆی لە پێدانی مۆڵەتی شۆفێری بە شێوەیەکی مطلق ینی ئەوە نەکراوەکەوە مۆڵەتیان پێ نەدرێت بەڵام خۆتان دەزانن ینی ڕۆژانە ئێمە ڕووداوەکانی هاتوچۆ دەبینین لە هەرێمی کوردستان ڕۆژانە دەبینین کەوا چ خەڵکێک بە کێشەی یاخود بە ڕووداوی هاتوچۆ گیان لە دەزەدەن کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر کە ئەو ڕێنمایی کە لە وەزارەتی ناوخۆ دەرچووە بۆ ئەوەیە کە نەک ئێمە ڕێ بگرن بە شێوەیەکی مطلق ڕێ بگرن لەوەی کەەوە مۆڵەت بە نابیزنەدە نەخێر هەندێک کەس هەندێک نابیستەیەکەوە ئەسڵەن ینی ڕێژەکەی زۆرە باشە کە کەسێک لە شەقام بێ ینی لەو وڵاتەی ئێمە کەەوە ئەو هەموو ڕووداوە هاتوچێ هەیە ینی زەحمەتە بتوانێت وەکو خەڵکێکی ئاسایی بتوانێت سوودمەند بێت لە مۆڵەتی شۆفێری کە وەزارەتی ناوخۆ ئەو ڕێنمایانەی دەرکردووە حتمەن بۆ سەلامەتی ئەو نابستانە بووە بەڵام بە شێوەی مطلق نا ئەوانەی کەوا ڕێژەیان کەمە ئەی بۆ ئەوانەی کە کەمبیستن یا ڕێژی لە 150 یا 60 یا 70 هەیە ئەی ئەوانە بۆچی؟ لە کەمبیستەکان بە هیچ کاتێک ئەوەی کە من زانیاری مەبێ ئەوانەی کە کەمبیستن ینی وەزارەتی ناوخۆ ڕێگر نەبووە لە پێدانی مۆڵەتی شۆفێری هەر ئەوانە نا ئێمە ڕۆژانە نووسراو بۆ بە ڕێبەراتی پۆلیسی هەولێر دەکەین
بە نمونە بۆ ئەوانەی کەوا کێشەی کەمبینیان هەیە ینی ئەوەی یەک لە حاڵەتەکانە ئەوانەی کەوا کێشەی جەستەییان هەیە ینی ئێستا خۆ من بە شتێک پێ بڵێم ئێستا فەرمانبەرێکی من هەردوو قاچی نییە ینی ئیش ناکە بەڵام بە شێوازێک ئۆتۆمبیلەکەی گونجاندیە و مۆڵەتی شۆفێریشی هەیە و کەم ئەندامیشە ڕێژەکەشی سەداسەدە بەڵام کە دەڵێم سەداسەد لە قاچێتی لە دەست و چاو و جێو ئەوانەی نییە لەبەر ئەوە ینی بەپێی حاڵت دەگۆڕێت بەپێی جۆری کەم ئەندامیەکە دەگۆڕدرێت کە ئایا مۆڵەتی شۆفێری پێ بدرێت یاخودنا بەڵام هەر کاتێک ئێمە من باسی هەولێر دەکەم چونکە من لە هەولێر بەڕێبەراتی ئێمە سووری هەولێرە هەر کەسێکەوە پێویستی بە نووسراوی پشتگیری ئێمە بێت بۆ هەر جیهەتێکی یاخود هەر فەرمانگەیەکی حکوومەت لە هەرێمی کوردستان ئێمە بەبێ وەستان پشتگیریەکەی بۆ دەکەین بەڵام لە مۆزوعی مۆڵەتی شۆفێری ینی بەڕاستی من خۆم وەکو شێخ محەممەد لەگەڵ ئەم ئەوانەی کەوا ڕێژەیان سەداسەتە من لەگەڵ ئەوە نیم کەوا مۆڵەتیان پێ بدەیت لەبەر خۆیان نەک لەبەر ئەوەی کەوا خوانەخواستە کەم ئەندامیان کەم ئەندامن بەڵام لەبەر خۆیان ئەوەی تووشی حادیسەی هاتوچۆی گەورە نەبن شارەزای ئەویان هەبێ یاخود هەستیان بەوە کردبێ کە زیاتر هەستی بینین بەکارەهێنرێت نەک بیستن دروستە؟ وایە ئێمە ئەزانین هەستی بینین بەکاردێنرێ بەڵام خۆتەزانی ڕۆژانە ئەگەر ئەو هۆڕنەی کەوا ئێستا لێرە لە وڵاتی ئێمە بەکاردێن ڕۆژانە بەدەیان حادیسە لەو هەولێرە ڕێت ئێمە ئەگەر لە وڵاتێکی وەکو ینی نظامی هاتوچۆی وەکو وڵاتێکی ئەوروپی بێ من لەگەڵ ئەوەم لێرەیە گرفتەکە لەوەیە کە لە حکوومەتی عێراقیان لە حکوومەتی بەخا کاکشارۆ مۆڵەتی شۆفێریدا بە نابستان دروستە؟ ئێستا ڕەنگە حاڵەتەکە گەیشت بێتە ئەوە کە نابستان لێرەوە ئەو ڕێگا دوورە بڕۆنە بەغدا بۆی کە مۆڵەتی شۆفێری وەربگرن و بگەڕێنەوە ئەمە بارگرانیەکی زۆر دەبێت لەسەر نابستان ئەگەر لێرە ڕێنمایی و ڕێکاریەکی نوێ بێتە ئاراوە ڕەنگە پێویست نەکا و ڕێگە دوورە ببڕن و بگەڕێنەوە. ئەمن وەکو پێم وتی بە شێوەی مطلق لە هەرێمی کوردستان هیچ کاتێک مۆڵەتی شۆفێری ڕانەوەستاوە بۆ نابستان و لە زۆربەی وبەت بە ئەتوانم بڵم دایان نابستیشمان هەیە بگرە سەڵان نابستیشمان هەیە کەوا مۆڵەتی شۆفێریان هەیە. بەڵێ باشە کاک شارۆ لە پرۆسەی خوێندندا ئەمن هەتا ئێستا من نزیکە 8 ساڵە لە ئەمن یەک ڕوونکردنەوەی کە بدەمێنێت من نزیکە 8 ساڵە لە فەرموو کاک محەممەد نزیکە 8 ساڵە من لە بەڕێوەبەری تۆڕی پاراستنی کۆمەڵاتی هەولێر کار دەکەم هەتاوەکو ئێستا هیچ نابیستێک نەهاتۆتە لای من گلەی ئەوە بکات کە بڵێ مۆڵەتی شۆفێریم ناداتێ ئەو نزیکی 8 ساڵە من لەو سێکتەرە ئیش دەکەم. دەست خۆش کاک محەممەد کاک شارۆ لە پرۆسەی خوێندندا ئەوە چ گرفتێکیان هەیە ئایا ئەو سیستەمەی کە پەیڕەوی دەکەن هەر سیستەمی خوێندکارێکی ئاساییە کە هیچ گرفتێکی نییە یاخود ئەو تا سیستەمێکی تایبەتیان هەیە کەمان پەیڕەویەکەن؟ بەڵێ ئێمە وەکو ئەوەی کە دیمانە و لە ناو پرۆژەکەمانە چاودێریمان کردووە و بەشداربوونەشی کە هەموو بۆ لە بەشێکیان لە پەیمانگەی هیوا و بەشداربوون لەگەڵمانە خۆشمان سەردانی پەیمانگای هیوامان کردووە کە کاک محەممەد ئاماژ پێکردکە لە هەرسەر پارێزگاکەی هەرێمی کوردستانە بوونیان هەیە ئەو سیستەمە خوێندنی کە هەیە دەستخۆشیەوانەی کاری باش کراوە لەسەر ئەوەی کە یارمەتی نابیستان بچرێت بۆ ئەوەی کە بتوانن فێری زمان ببن بۆ توانن فێری زانستەکان ببن بەڵام نابیستەکان خۆیان ئەوانی کە نابیستی تاو 100% هەیە کەمتر خاوتر فێری زانستەکانە بن فێری ئەوە بن کە ئیسیعابی ئەو زانیاریانە بکرێت کە پیان نەجرێت ئەمەش ئێمە بێگومان لە بەردەم بربەستێکین ئەویش ئەوەیە کە سیستەمێکی پەروەردی زۆر تایبەت کە منهەجەکەی تایبەت بە نابیستان بەداخەوە کاری لەسەر ناکرێت و ئێمەش زمانێکی ستاندارد بۆ فێربوونی زمانی ئاماژەش لەمان کاتە ئێمە نیمانە ڕەنگە کۆمەڵێک هەوڵ دراوە کۆمەڵێک کارکراوە بۆەوەی کە چەند فەرهەنگێک دروست بکرێت بۆ فێربوونی زمانی ئاماژە بەڵام ئەوانش ڕەنگە ستانداردی تاوە نەبن چکم لە هەندێک شوێنە بۆ نمونە جیاوازیە بینید لە ناویانە بۆ نوێسە ئەمە لە ئەمریکا ئەوان سیستەمی ASL-یان هەیە ئەوە بە تایبەتی تایبەت کراوە بە
فێربوونی زمانی ئاماژە و بینە سەرپرسە پەروەردەیەکان پێویست ئەکات حکومت استراتیجیێکی تازەی هەبێ سیاسەتێکی تازەی هەبێ بۆ ئەوەی کە پەرەبا بۆ منهەجەی کە لە بەردەم کەسانی نابیستای خوێندکارەکان بووی بە باشی فێریان بکات بۆ ئەوەی کە بتوان پشت بەخۆیان بەستن بتوان فێریشتی تازە ببن. لە کاتێکە ئێمە کەمترین ڕێژەی نابیستمان هەیە کە بتوانن پەیمانگاکان تەواو بکەن زانکۆکان تەواو بکەن. ئێمە تەنها دوو کەسمان هەیە کە لە عێراقا یەکێکیان لە وەڵامەژەم پێ کارمەندیشە لە لای خۆمان سۆزان. ینی دوو کەسمان هەیە کە پەیمانگەیان تەواو کرد بێت پەیمانگەی کۆمپیوتەریان تەواو کرد بێت کە توانیوانە خوێندن تەواو بکەن. هەڵا نەبم لە دوای قۆناغینۆ تەنها بۆیان هەیە لە دوو بەشی پیشەیە وەرگیرن کۆمپیوتەر و کارەبا دروستە دەستەکانە خۆش بێ لەسەر پرۆسی خوێندن هیچی ترماوە ئاماژەی پێبێ یان دەستان خۆش بێ دەستی تۆ خۆش دەچینە لای گرافیکەکان هەندێک گرافیکی تر دەخینە ڕوو لە عێراقدا لە وڵاتی عێراقدا داتایەکی ورد لەسەر ژمارەکەیان یان لەسەر ژمارەی نابیست و ناگفتەکان نیە سەرۆکی یەکێتی نابیست و ناگفتەکان دەڵێت و لە 185 بێموچەند دەچینە گرافیکی دواتر لە هەرێمی کوردستاندا ساڵی 2013 ژمارەی خاوەن پێداویستیە تایبەتەکان کە موچەیان وەردەگرن کە موچە وەردەگرن 90,000 کەسن و ئەوانەی کە موچە وەرناگرن یا موچەکانیان ڕاگیراوە 30,000 کەس دەبن. دەچینە گرافیکی دواتر پارێزگای سلێمانی نزیکەی 24,000 خاوەن پێداویستی تایبەتی تێدایە و نزیکەی 2,900 یان نابیست و ناگفتن. کاک محەممەد ژمارەی خاوەن پێداویستی تایبەتەکان دەڵێت کە موچە وەردەگرن ژمارەیان 90,000 کەس دەبن بەڵام ئەوانەی کە موچەکانیان ڕاگیراوە 30,000 کەس دەبن. بۆچی موچەکانیان ڕاگیراوە؟ بەڵێ دەست خۆش بەڕاستی ئەوە زۆر جارە پرسیارەمان لێ دەکرێت لە ڕاگەهێندنەکان با من ڕوونکردنەوەیەکی باش لەسەر ئەم کەیسانە بدەم. لە 2016 پێداچوونەوە بە لیستی موچەی کەماندامان کرا لە هەرێمی کوردستان لە هەموو پارێزەکانی هەرێمی کوردستان. طبعاً ئەمە کە ئەو پێداچوونەوە کرا بە کۆمەڵێک پێوەردانرا بۆ ئەوەی پێداچنەوە بکرێ هەم لە دەستنیشانکردنی دکتۆرە بەڕێزەکان هەم لە دەستنیشانکردنی سکرتێری لیژنە پزیشکیەکان ئەوە بووکەوە توانرا بەشێک ئەوانەی کەمە ئێمە ناڵێن هەمویان ئەوانەی کە بڕدان بەڵام بەشێکی زۆر لەوانەی کەەوە موچەکانیان بڕدراوە ڕێژەی کەم ئەندامیان نەبووە یاخود ڕێژەی کەم ئەندامیان کەم بووە 30 بووە 40 بووە 45 بووە کە بە پێی ڕێنمایی ژمارە دوی ساڵی 2016 کە ئەو ڕێنماییە لە لای منێ ئێستا ڕێژەکان دەستنیشان کرایە کە بەو ڕێنماییە ئەوانەی کە بڕاون بەپێی ئەو ڕێنماییە بڕاون. بە نمونە ئەگەر تۆ باسی نابیست بکەی نابیست ئەبێ ڕێژەی پاکەوتنی 170 بێت نابینە ئەبێ 165 کەمتر نەبێت تالاسیمە ئەبێ 160 بێت هیمۆفیلیە ئەبێ 160 کەمتر نەبێت ئۆتیزم 80 کەمتر نەبێت ئیفلیزی مێشک لە 80 کەم نەبێت داون لە 80 کەمتر نەبێت بیرکۆڵ لە 65 کەمتر نەبێت. ینی ئەمانە بۆ هۆی ئەوەی کەوە موچەی ئەوانە ببڕدێن. ئەمە یەک لە هۆکارەکان بۆ هۆکاری دووەم بەشێک لە خاوەن پێداویستی تایبەتیەکان جا بە هەر ڕێگەیەک بێ خۆیان گەیاندوتە ئەوروپایان خۆ لە دەروی هەرێمی کوردستان دادەنیشن ئیقامەی ئەو وڵاتیان هەیە کە لێتی و پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران هەر کەسێک کەم ئەندام بێت لە کاتی وەرگرتنی موچەکەی دەبێت دانیشتوی هەرێمی کوردستان بێت بۆ لەبەر ئەوەی کە ئیقامەی وەرگرتووە لە وڵاتێکی دیکە لەوێ سۆشیاڵی پێدەدرێت یاخود کەم ئەندامی پێدەدرێت ئەو منحەیە کەوا لێرەیە بە زیاتریشی بگرە پێدەدرێت. بۆیە ئێمە هەرکەم ئەندامێکەوە لە هەرێمی کوردستان نەبێت وەکو ئیقامەی وڵاتێکی دیکەی هەبێت ئێمە موچەکەی لێ ڕادەگرین لەو کاتەدا ناتوانێت کەس و هەر کاتێک گەڕایەوە بە شێوەی دائیمی دەبێت سەر لە نوێ مامەڵە پێشکەش بکە. نەخێر ئەمە بە پێی ڕێنماییە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە
خۆی ینی حکمەتەکەش لەوەیە کە کەم ئەندام مادەم لێرە بێت ئەکری ئێمە موسیێ پێ بدێن بەڵام لە وڵاتێکی دیکە بێ خۆتان نەزانن لە وڵاتەکانی دیکە کە ئیقامەیان هەبی کەمەندام منحەیەکی باشیان پێدەدرێت لەبەر ئەوە نەمان هێشتووە ئەو کەمەندامی کەوا لێرە نیە موچەکەی بدرێتە خەڵکە چیکە و هەم لەوانش ئەو خەڵکی کەوەری دەگەن موچەکەی نەگەینە دەستی هەم لەوانە پێویستی بەوە نەبێ بۆ بدرێتە خەڵکێکی دیکە باشتر بۆمانداناوەکەوە بدرێتە خەڵکێکی دیکە باشە کاک محەممەد لە قسەکان تا ئاماژەت بەوەدا کە وتت ئەبێ نابستان لە 100 بەرەو سەرەوە بێت ئەو کاتەکە موچیان بۆ دەکرێت بەڵام ئەوانی کە لە 7 بەرەو خوار بێ هەڵبەت کەم بیستن حکوومەتی هەرێم یاخودلایەنە پەیوەندیدارەکان هیچ هەوڵێکیان داوە لە دابینکردنی سەماعە بڵێت فۆنەکان بۆ نابستان بۆ کەمبیستەکان نەک نابستان بۆ کەمبیستەکان بۆی کە بتوانن لەو ڕێگەیەوە ژیانی ئاسایی ڕۆژانی خۆیان بەڕێکەن و گوێبستی دەوروبەریان بن یا ئەو ئەرکی خۆیانە بڵێ خۆی بەڕێوەبەرایەتی گشتی ئێمە ئەوەندەی من زانیاریمەبی نزیکەی عددێکی وڵی ئەگەر خەڵە نەبم لە ژمارەکە نزیکی 500 ئەو سەماعی جێ بوو بەسەر ئەو نابیسانیان دابەش کردکەوە پێویستیان بە سەماعە بووە و لە زۆربەی جار کە ئەو نابستانێکەوە پێویستیان بە سەماعەش بوو ئەگەر لە بەڕێوەبەراتی گشتی ئێمەش نەمابێت نووسراوی فەرمیان بۆ کراوە بۆ لایانی پەیوەنددارەکان بۆ ئەوی سەماعیان بۆ دابین بکرێت بەڵێ دەستخۆش کاک محەممەد کاک شارۆ لە قسەکاندا ئاماژەت بەوەدا کە یەکێک لە گەورەترین کێشە و گیرروگرفتەکانی نابستان لەگەڵ دەوروبەرەکانە لە ژیانی ڕۆژانەدا کەواتە کەسانی ئاسایی تا چەند گرنگە زمانی ئاماژە بزانن بۆی کە لەگەڵ نابستاندا زۆر بە ئاسایی مەڵە بکەن لە یەکتری تێ بکەن وڵای خۆی فێربوونی زمانی ئاماژە فێربوونی زمان هەر زمانێک بێت سەرەتا بێ کەسێکی حەزە کات فێری زمان حەزی بۆی هەبێت سەرەتا بوونی و حەزە زۆ گرنگە بۆ فێربوونی هەر زمانێک و بڕای من زۆ گرنگە کە هاوڵاتیان خۆیان فێری زمانی ئاماژە بکەن ئەگەر لە ڕابردووە سەرچاوای بوونی نەبوو بێ ئێستا سەرچاوەش بوونی هەیە ئێمە CTO کارمان کردو لەسەر ئەوەی کە ڤیددیۆی فێرکاری زمانی ئاماژە دروستکەین خۆشحاڵی ێستا لە چەناڵی یوتیوبەکەمان بەردەستە خەڵکەتوانێت فێری زمانی ئاماژە بێ ئەساسیاتەکانی گرنگە بۆ لەبەرەوەی کە ساڵ بە ساڵ ڕێژەی نابیست لە جیهان و لە هەرمی کوردستانیش زیاد دەکات و ئەمانە وەکو ئاماژەم پێکرد کۆمەلگای داخراون بچوو بچووکن بەرەبەرە گەورە ئەبن باش زمانی جەستە لەگەڵ زمانی ئاماژەیە چ جیاوازێکی ڕەنگە زۆر کەس هەڵە تێگەشتێکی هەبێ بەرامبەر بەو دوانیا وە بزانەیەکیەکە زمانی ئاماژە چییە زمانی جەستە چیە زمانی ئاماژە ئەوانەیە کە نابیستەکان بەکارهێن لە نێوان خۆیانە و هەر کەسێکی ئاساییش خاوەن بیست کە فێری و زمانە بێتوانێت بەکاری بێنێ بەڵام زمانی جەستە بوارێکی زۆر جیاوازترە بوارێکە کە چێتە ئەوەی کە کارکتەری ئینسان لە دەربڕینی ئەو لە دەربڕین جەستەیە بخوێنرێتەوە من زیاتر لە کاری سیاسیە و چاودێرە سیاسیەکان زۆر گرنگی پێئێن و لە بواری تریشە بۆ نمونە کاتێکە فڵان کەس لە ڕووی زمانی جەستەوە خوێندومانەوە کە هەست بە شتێکەکەین لە ناویە زمانی جەستە و زمانی ئاماژە خۆی خاڵی هاوبەشەیە لە نێوانیانە چۆن بۆ خاڵاوبەشەکەی لەوایە بۆنەوە کە کەسێک فێری زمانی ئاماژە ئەبێت بزانێت کە زمانی جەستی چۆن بەکار ئەهێنێ بۆ دەربڕینی پەیامەکانی بۆ نمونە ئەم دەستی کە بەکاریان کاکەکە وەرگێڕانە کاکە ئێستا بەسەر شاشە ئەم دەستی کە بەکارێنێ بە تەواوەتیە لەگەڵ زمانی جەستی خۆیان ڕێکی خستووە بۆ ئەوەی کە کەسی بەرامبەر تێبگا بۆیە چکم زۆر جار نابستان کە ئەوان خاوەن بینینن کە جستی تۆ خوێنەوە گەر بزانن بە جۆرێک زمانەکان ئاماژەکان ئەکەیت بە تو ڕێوەیەکی بین تۆ خوێنەوە لە ڕێەوە نابستی 100% هەیە کە بتوانێت بە جوڵی لێو یان بە لێفسنی لێو بتوانێت بزانێ ئەڵێکی کەمن زۆر کەم هەیە بەس کەمن زۆر کەمن یعنی ڕاوچە حاڵەتی شاس هەبێت بۆ لەبەرەوەی هەندێکی هەن نازانم بۆ نمە ئەو زمانێکی ئێمە قسەی پێکەین چۆنە بەڵام هەم بووە کە چۆتە پرۆسی خوێندنەوە یان فێری وشەکان کراوە وردە فێری ئەوە بۆ کە لێو بخوێنێتەوە بەڵام حاڵەتی شازەوە حاڵەتی شازە زۆر باشە دەستەکانە خۆش بێ بابچینە گرافیکیکی تر و کۆتا گرافیک کە
کە باس لەوە دەکات لە مانگی هەشتی ساڵی 2022 واتە 4 مانگێک پێش ئێستا پشکنین دەستی پێکردوێتەوە. بڕیارە 14,000 کەسی دیکە موچەیان بۆ دابین بکرێت، بەڵام پشکنینەکان نابیست و ناگفتەکان ناگرێتەوە. کاک محەممەد کە دەڵێ لە مانگی هەشتیم ساڵەوە پشکنینەکان دەستی پێکردوێتەوە بڕیار وایە کە 14,000 کەسی تر موچیان بۆ دابین بکرێت. ئایا پشکنینەکان نابیست و ناگفتەکان ناگرێتەوە یاخود ئەوەتە دەکەوێتە دواتر و لە ساڵی تازەدا پشکنینیان بۆ دەکرێت؟ بەڵێ خۆی لیژنەیەک لە ئەنجومەنی وەزیران لە بە هەماهەنگی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی وەزارەتی دارایی فەرمانگەی هەماهەنگی دانرا بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی خێرا موچە بۆ بەشێک لە کەم ئەندامان دابین بکەین کەەوە ئەوانەی لە مێژە مامەڵەکانی پێشکەش کردەوە. بەڵام وەزارەتی ئێمە بە هیچ شێوەیەک جیاکاری لە نێوان کەم ئەنداماندا ناکات. تەنها ئەوە نەبێت کە ئێمە هەش نەخۆشیمان دەستنیشان کردووە وەکو مەرحەلەی یەکەم بتوانین کەەوە موچیان بۆ دابین بکرێت. نەخۆشیەکانیش شەلەل دەماغ و ئۆتیزم و هیمۆفیلیا و تالاسیمیا و داون و ئەوانێ هەش نەخۆشین لەگەر ئەوە مناڵانی کەەوە سوکەریان هەیە، نەخۆشی شەکریان هەیە. خۆتووەی یەکەم ئەو نەخۆشیانە بوو. لە قۆناغی دووەم کە دەکەوتە پاش سەری ساڵ دەست بە کارکردن لەسەر بە پشکنینەوەی هەم نابیست نابینە جەستەیی شیزۆفرینیە کە ئەم چوار نەخۆشیە لە بۆ ساڵی ئایندە دەبێت بۆ ئێمە مەرحەلەی یەکەم بەشێکی کەمان ماوە پاژۆی مەرحەلەی یەکەم تەواو بوو دەست بە مەرحەلەی دووەم دەکەین کە لە هەولێر تاوەکو ئێستا ئەوەی ناوی نووسی وەکو نابیست 475 کەسمان هەیە وەکو نابیست لە پارێزگای هەولێر. بەڵێ ڕێژەی نابیستان کاک محەممەد بەپی ئەو سەرژمێریانی ئەگەر 1690 زیاتر لە کام پارێزگا هەرێمی کوردستاندا زیاترە؟ خۆی خۆتان نەزانن هەرێمی کوردستان هەموو هەم لە ڕۆی جوگرافیا هەم لە ڕۆی کولتور و لە هەموو شتێکمان لە هەرێمی کوردستان تقریبان شتەکان لێک نزیکە. بە نمونە وەکو لە سلێمانی نزیکەی خۆتان باستان کە نزیکەی 24,000 خاوەن پێداویی تایبەتە هەیە. لە هەولێریش هەمان شێوە هەیە. لە دهۆک کەمترە بە حکومی ئەوەی کەوا ڕێژەی دانیشتوانی کەمترە، بەڵام دەگەڕێتەوە سەر ڕێژەی دانیشتوان. لە هەولێر 1690 کەس نابیستن کەەوە کۆمەکی کەم ئەندامی وەردەگرن لە کاتی ئێستادا. 475 کەسیش مامەڵیان پێشکەش کردووە بۆ وەرگرتنی موچە. بەڵێ زۆر باشە کاک محەممەد دەستەکانە خۆش بێ. کاک شارۆ ئەو زمانی ئاماژەیی کە لە هەرێمی کوردستانە کاری لەسەرکرد یاخود بەکارەهێنرێ جیاوازە لەگەڵ زمانی ئاماژی وڵاتانی تر یاخود زمانی ئاماژی ستاندارد جیاوازێکی هەیە بڵێ ئەوەی کە هەیە تایبەتە بە کوردستان؟ بەڵێ جیاوازی هەیە بۆ لەبەروی خۆی شتێکی ئەستەمەگە بکرێت بڵین یەک زمانی ئاماژە بۆ هەموو جیهاندا بنرێت. چکێکم زمانی ئاماژە بەپێی هەم کللتورەکان ئەگۆڕێت بەپێی ئەو شتانی کە لە چواردەوری ئێمە هەن ئەو بابەتانە ئەگۆڕێتەم زمانە. لە هەرێمی کوردستانە هەوڵی باش دراوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بە هاوکاری چەند لایەنێک بۆنەوە چەند ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدینەوان هەوڵی گرنگیان ناوە وڵەکانشانجی دەستخۆشیە کە فەرهەنگی زمانی ئاماژیان دروست کردووە لە فەرهەنگەکە هەوڵدراوە کە زۆرترین ئاماژە دابنرێت بۆ هەرچ هێمایەک بۆ هەرچ بابەتێک کە هەیە و بوارەکانیش تەسنیف کراون بەگشتی. بەڵێ جیاوازی هەیە. بۆ نمونە ئەگەر ئێمە سێری قاموسە عەرەبیەکان بکەین و فەرهەنگە عەرەبیانی کە بۆ دەوڵەتە عەرەبیەکان بەکاری هێنێت و بەراوردی بکەین بە ئەو فەرهەنگە کوردیانی کە ئێمە دروست کراوە و بەکاری ئەهێنرێت جیاوازیە بینی لە ناویانە. زۆر باشە. دەچینە لای راپۆرتێک کە سەبارەت بە خولەکەی کە کرابەوە بابێ کۆبینەری ئەو خولەبین کە تایبەت بە نابیستان و ناگفتان کراوەتەوە با بزانین چی دەڵێت. نابیستان دەتوانن بەرگری لە مافەکانیان بکەن. ڕێکخراوی CDOە بە هاوکاری وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا خولێکی کۆتایی پێهێنا کە ماوەی 3 مانگ زیاترە بەردەوامە و تیایدا کارمەندانی چەند بەڕێوەبەرایەتیەک
فێری زمانی جەسە دەکرێن تا لە بەڕێوەبەرایەتیەکاندا هاوکاری نابیستان بکەن. ئەمە لەم سۆنگەیەوانە کوڕەخای گەشەبێدانی مەدەنی CDO بە هاوکاری وەزارەتی دەروی ئەڵمانیا هەستاین بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە خۆی دەبینێتەوە لەوەی کە 19 فێرخوازمان ڕاهێناوە بۆ ماوەی 14 هەفتە 3 مانگۆنی و بە چڕۆپڕی لەسەر فێربوونی زمانی ئاماژە بۆ ئەوەی دوجار بتوانن یارمەتی نابیستان بن لە دام و دەستگا حکوومیەکانە. ئەوی شایانی باسە ئەوەی لە ئەم بەشداربووانە کە دەستنیشانمان کردن سەرجەمیان لە نوێنەراتەکانی بەڕێبەراتەکانی ناوچەی چواردەوری سلێمانیەوە بانگشتمان کردن. بە هەنگاوێکی گرنگ دادەنرێت بۆ زیاتر گرنگیدان بە نابیستان. توانا و بەهرەیان هەیە و پێویستە گوێیان لێ بگیرێت. پێویستە نابیستان وەکو کەسانی تر هەمویان هاوکاری بکرێن لە فەرمانگەکانە. نابیست حەزەکە ئیش بکە و ئەتوانێ بەڵام ناتوانێت لە حکوومەتە ئیشی پێ نادرێت. نابیستەکان حەزەکەن ئیش بۆ خۆی بکات و لە داهاتووە ئیش بۆ خۆی بدۆزێتەوە. ماڵ منداڵی هەیە. باشە پێی بڵێ تۆ تا چەند دڵخۆشی بەم جۆرە خولانە. تۆ ئەو ئێوە بزانێت تۆ تا چەند دڵخۆشی ئەم خولانەی هەیە. زۆر دڵم خۆشە، زۆر باشە وەکو خۆبەخش هاوکاری نابیستانەکەم. زۆر گرنگە کە وەرگەڕی زمانی ئاماژەمانە بێت، چونکە چینێکی زۆر گرنگمان هەیە و هیچ وەرگەڕێکی زمانی ئاماژە نەبووە. خۆشبەختانە ئێمە ئەمڕۆ تەخەڕوجمان کرد و 3 مانگۆ نیوە لەم خولی زمانی ئاماژە. پێشتر لە فەرمانگەکەی ئێمە هیچ کەسێک نەبوو بۆ وەرگەڕی زمانی ئاماژە. خۆشبەختانە ئێستا 2 کارمەند لەو فەرمانگەیە وەرگەڕی زمانی ئاماژەین. هەر کاتێک کەسێکی نابیست بێت ئێمە بە خۆشحاڵانە ئەتوانی زۆر باسانی شەکانی بۆ ڕایی بکەین و هەر لە هەر شوێنێکی تریش بێت. نابیستان بەشێکی گرنگی کۆمەڵگەن. لە هەرێمی کوردستانیش ژمارەیەکی زۆر لە نابیست هەیە و لە بەڕێوەبەرایەتیەکاندا لە کاتی هەبوونی کاردا ئاستەنگیان بۆ دروست دەبێت. کاوان عومەر، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ ئەوەی کە بینیمان راپۆرتێ بوو دەربارەی خولەکە. کاک شارۆ دەستان خۆش بێت. بەڵام با بچمە لای کاک محەممەد ئەگەر گوێبیستی راپۆرتەکە بوو بین یەکێک لە نابیستەکان جەختی لەسەرەوە دەکردەوە دەیوت پێممان خۆشە کە هەلی کارمان بۆ بڕەخسێنن. ئێوە وەکولانی پەیوەندیدار هیچ خولێکی پیشەییتان کردوتەوە لە ماوەی ڕابردوودا یان لە پلانتانە هەیە کە خولی پیشەیی بکەنەوە بۆی کە نابیستان فێری پیشەیەک لە پیشەکان ببن و ببێتە سەرچاوێکی دارایی بۆیان؟ خۆی ئێمە لە بەڕێبەرەتی گشتی چاودێر و گەشتیارانی کۆمەڵایەتی هەولێر سنتەری شیاندنی هانا بۆ کەم ئەندامانمان هەیە کە ئەو بەهرەی لە کەم ئەندامان هەیە لە زۆر حاڵەتە لە خەڵکی ئاسایی نییە و ئێمە بەڕێبەرەتی کارمان هەیە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەکەوە هەڵی کار دەڕخسێنێت بۆ هەموو کەسێک بەبێ جیاوازی و بەڕێوەبەرەتی ڕاهێنانی پیشەییمان هەیە هەم لە وەزارەتی کار خەڵکی فێری ئیش دەکا و هەر کەسێک کەمەندامیش بێ دەتوانێت بچێت لەوێ ناوی خۆی بنووسێ دەورات بکاتەوە. جگە لەوە ژیانی من دەمەویست یەک شتی کە ئیزافە بکەم هەم بەپێی ئاسای ژمارە 22 ساڵی 2011 یاسای مافی امتیازاتی کەم ئەندامان یعنی دەبێ حکوومەت هەموو ئاسانکاریەک بکات هەم لە کەرتی تایبەت هەم لە کەرتی گشتی بۆ تەوزیفکردنی خاوەن پێداویستی تایبەت کە ئێمە دەڵێن خاوەن پێداویستی تایبەت یاخود کەمەندامە بەسمان هەمووانە هەموو ئەوانن کەەوە ینی ناتوانن بەدەم ئەوەی ژیانی ئاسایی خۆیان بچن ئەوجا لە ناتواناییەکی عەقلیە یان جەستەییە یان بە شێوەیە کە بە شێوەیەکی نەگۆڕ هەبێت یان یەکێک لە هەستەکانی بێت یان دەرونی بێت یان جەستەیی بێت بەڕادەی ئەوەی کەوا ڕێ لە ئەو نەقستانی ڕێ لەوە بگرێتەوە کار بکات. بەڵام ئێمە لە فەرمانکانی حکوومەتی هەرێم بەتایبەت لە وەزارەتی کار بەدەیان خاوەن پێداویستی تایبەتمان هەیە کەوا لە کارکردندان ئێمە کەمەنداممان هەیە دکتۆرای هەیە کە لەسەر ئاستی عێراق بە نمونەیە دکتۆر حەسەن دکتۆرای هەیە لە
هێناوەتەوە ئێستا بەڕێوەبەری سنتەرێکیشە لە سنتەری نابیستانی هیوای نابیستان بەدایان کەسمان هەیەکەوە خەڵکی زیرەکن بە هەرێ باشیان تێدایە هەم لە ئەگەر بینی بیتان بەدایان سرود و نەشاڵێکەوە بە زمانی ئاماژە لە خەڵک دەگەێنن وەجگە لەوەش لە مۆزوعی پەروەردە و فێرکردنیش ینی بە هیچ شێوەیەک لە بەپێی ئەم یاسایە جیاوازی نەکراوە نابێ هیچ جیاوازیەک بکرێت هەر بە نەساتی لە مادەی نوێم در هەر کەسێکی کەمەندام یان خاوەن پێی داویستایەت مافی فێربوونی هەیە ئەویش بەم سۆگەرکردنی و بەدەستێنانی دەرفەتی چوون و بۆ یەک وەرگرتنە لە دەستگاکانی پەروەردە و فێرکردن بە هەموو قۆناغەکانیەوە لە نێوانیاندا خوێندنی باڵا و ئاساییکردنی بەردەوامبوونی تێدا یا هەتا نووسراوە نابێ کەمەندام بێتە ڕێگر کەمەندامەکەی بێتە ڕێگر لە بەرتەم وەرگرتنی لە هەر دەستگایکی پەروەردەی فێرکردنی فەرمییان تایبەت ئەی کاک محەممەد یاسایەکی لەو شێوەیە هەیە بۆچی بەکەمەندە بۆچی کە یاسایکی لەو شێوەیە هەیە بۆچی نابستان لە دوای قۆناغی نۆکە تاوێکن تەنها بۆیان هەیە دوو بەشی پیشەی هەڵبژێرن یان بچنە دوو بەشی پیشەی ئەویش ئایتی لەگەڵ کارەبا ئەی بەشەکانی تر ئەی قۆناغی ئامادەی ئێستا ئەمە لەسەر ئەم بابەتە بەڕێوەبەراتی گشتی بە جددی لەسەر هەیە لەسەر ئەم بابەتانی کەوانە کێشەی نابستان و چەندین کۆبوونەوەی کردووە لەگەڵ هەم وەزارەت و هەم لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و لەگەڵ وەزارەتی پەروەردەش کە بتوانن لە ماوەیەکی نزیک ئەو کێشە و گرفتانە چارەسەر بکەن لەبەرەوەی هەر کەسێکەوە بەپێی یاسا حەقێکی پێدرا هیچ کەسێک لە بۆی نییە و حەقی لێ وەربگرێت یاخود ڕێگر بێ لە بەدەستێنانەوە ئەو مافەی بۆیە من دەتوانم بڵێم لە فترەیەکی زەمانی نزیکدا بەڕێوەبەراتی گشتی ئەم کێشانە چارەسەر دەکات لەگەڵ لایەنە پەیوەنددارەکە هیچ وادەیەک دیارە کە لە ماوەی چەند ئەگەر بڵێم چەند ساڵێکی تر چەند ساڵی تر کە ئەم پلاناچێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەم جیاوازیە نەمێنێت و نابستانیش بتوانن ئەو بەشی کە پێیان خۆشە لە بەشە جیاجیاکان لە خوێندنی باڵا لە دیبلۆم بتوانن بڕوانەوە بەدەستبێنن خۆی وەکو اختصاسەکە ینی ئیشی من نییە زیاتر ئیشی بەڕێوەبەراتی گشتیە بەڵام ئەوی من بینی بیم کە چەندین جار بەڕێوەبەراتی گشتی لەسەر هێڵ بوو چەندین کۆبوونەوەی زۆر زەڕۆری کردووە لەگەڵ پەیوەنددارەکان تایبەت بە نەک بە کەیسی نابستان بەتەنها لەسەر هەموو کەیسەکان تایبەت بە پەروەردە و فێرکردن و نظامی پەروەردەی لە هەموو سنتەرەکانی سەر بەڕێوەبەراتی گشتی وەکو پەروەردە دەی خوێندرێت بۆ ئەوەی لە خەڵکی ئاسایی جیان نەکرێتەوە ئەو منهەجەی کە دەخوێندرێنیش لە زۆربەی سنتەرەکان منهەجەیە کە لە پەروەردەی خوێندرێت بەڵێ دەست خۆش کاک محەممەد کاک شارۆ کاتمان زۆر کەم ماوە پێم خۆشە هەم باس لە مامۆستاکان بکەین ئایا مامۆستایان ئەوەی کە ئەیزانن یاخود لە ناوەندێکی خوێندنە بڵێ لە هیوای نابستان وانە دەڵێنەوە ئەکادیمین بە ئەکادیمی خوێندویانە یاخودەوە تا بە ئەزمون و بە شارەزایی بە ئارەزومەندی خۆیان حەزیان کردووە فێری زمانی ئاماژە بن و ئێستا وانە دەڵێن و لەگەڵ ئەوەشدا چیترت هەیە توانی کۆیکەیتەوە قسەی دەست خۆش بێت خۆی ئەگەر باسی ئەو بکەین کە ئەو مامۆستا بەڕێزانی کە لە پەیمانگاکانە دەرسەڵێنەوانێت لە ڕووی ئەکادیمیەوە بۆ یاخودنا توانی بڵین لە ڕووی ئەکادیمیەوە نەبەوە بەشێکی زۆریان بەشێکیان تەنها لە خزمەت و خەمخۆریان بوو بۆ نابستەکان خۆشیان لە بوارەکەی دۆزیوەتەوە بەداخۆ ئێمە لە عێراق بە گشتی و هەرمی کوردستانیش بە تایبەتی مؤسسێکی تایبەتی ئەکادیمیمان نییە بۆ فێربوونی زمانی ئاماژە بۆی کە کەسێک بچێتە ناو ئەو مؤسسەیەوە جا خاوەن بیست بیان نابیست بێ بۆی پەرە بە زمانێکی ستاندارد بین زمانێکی کوردی ستانداردی کە ئاماژە بێت بۆ نابستان بەڵێ ئەوەیە کە زیاتر لە خەمخۆری خوانەوە بۆ لە هەوڵ و کۆششی خوان بۆ کە بەباش زاڵبوون بەسەر زمانەکەیە و ئێمە شوکو لە ئەوڵ ئاماژەم بکرد دوو مامۆستای پسپۆرمان هەیە کە زۆر باش بن لە ناوچی سلێمانی ئەوەیش مامۆستا بەهار و مامۆستا گوزار بوون بە خۆشحاڵی و سوپاسەوان بە هەمانکی لەگەڵ بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی هاتنە سەرخەت و بەشدار بوون لەوەی ڕاهێنەرێک ڕاهێنان بکەن بە فێرخوازەکانمان ئەو نۆزدە بەشدار بووی کە لەگەڵمانە بوون و زۆر بە باشیش فێریان کردوون و تەنانەت کاکە لاوکو کێسە ژۆرگێڕانەکەمان بوو کە خۆی کێک بوو لە بەشدار بۆکان و دو قسەشم ئەوەیە کە گرنگە کە بەڕاستی لایەنە حکوومیەکان گرنگی بن بە پرسی کارسازی بۆ نابستان
بۆ لە بەروی زۆرێک لە نابیستەکانمان هەن شارەزاییان هەیە لە دارتاشیاش شارەزایان لە بواری ئاسنگێریە لە بوارێکی زۆر بەهرەمەندن. کارسازیش ئیمڕۆ دروستکردنی کاری تایبەت بزنسی بچوو بۆ ئەم کەسانە زۆر دەرفەتێکی زێڕین ئەبێت کە ئەسڵان ئەم ئەزمونەش ببرێتە دەروی وڵات بۆ ئەوەی کە بەرهەم خۆماڵیەکان پەریان پێ بدرێت لە ڕێی نابیستانەوەوانێ. زۆر سپاسیش بۆ کەناڵی ئاسمانی گەلی کوردستان کە ئەم دەرفەتی بە ئێمە بەخشی کە باز لە پرۆژەکەمان بکەین و داکۆکیەکیش ئەگەر کردی بێتمان بۆ نابیستان بیکەین. دەستەکانت خۆش کاناڵە جوانەتان. کاک شارۆ زۆر سپاس ماندوومان کردی. سپاس بۆ شارۆ شاهۆ کە بەڕێزیان بەڕێوەبەری پرۆژەی زمانی ئاماژە لە ڕێکخراوی CDO، محەممەد گەزنەی کە بەڕێزیان بەڕێوەبەری تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لە هەولێر و بە شوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵێمە دامادە بوو. زۆر سپاس کاک محەممەد. سپاس بۆ کاک لاوکۆ کە تەواوی قسەکانمانی وەرگێڕا. زۆر سپاس کاک لاوکۆ. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش بۆ گشتلایەکتان خواتان لەگەڵ.